جود بالدماء لن يعود. لە ماوەی ساڵی ڕابردوودا گەورەترین ئاستەنگ لە بەردەم بەرەو پێشوونەکانی داعش جگە لە هۆکارەکانی تر کێشە ناوخۆیەکانی خۆی بووە، چونکە کێشەی ناوخۆیی نێوان چەکدارە بیانیەکان و ناوخۆیەکان هەردەم لە ئاستێکدا بووە. داعشی تووشی کێشەی گەورە کردووە. بەپێی زانیاری نێوەندی توێژینەوەی توندڕەوی سیاسی ICSR بەریتانی ئەو چەکدارە بیانیانەی لەکاون بە داعشەوە لە ماوەی ڕابردوودا ژمارەیان دەگاتە 20,000 چەکدار، بەڵام پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆل ژمارەکەی زیاد کردووە بۆ 25,000. کاری ئەم چەکدارانە لە ناو داعشدا لە بازنەی کاری هەواڵگری و دروستکردنی بۆمب و کارە هونەریەکانی تر چڕکراونەتەوە، لە پۆستەکاریە رووسیاتیەکان بە تەواوی دوورکەوتونەتەوە. ئەوەش دوای ئەوە هات زنجیرەیەک گومان و کێشەکەوتە نێوان چەکدارە بیانیەکان و چەکدارە ناوخۆیەکان کە بۆ داعش کوشندە بوون. بەپێی زانیاری هەواڵگریەکان چەکدارە ناوخۆیەکان خۆیان بە خاوەنی فەرمی داعش دەزانن، باوەڕیان وایە داعش دەبێت ئەوان بەڕێوەی ببەن و گومانیان لە چەکدارە بیانیەکان هەبووە بەوەی کار بۆ دەستگا هەواڵگریەکان دەکەن و سەرقاڵی دەستکەوتنینەوەن لە وێنەی بەدەزێنانی پارە و ئافرەت نەک کارکردن بۆ ڕێکخراوەکە. ئەم ناکۆکیە ناوخۆیانی داعش کاتێک زیاتر قوڵ بوویەوە چەکدارە بیانیەکان شنگال و بەشیریان لەدەستدا، چونکە چەکدارە ناوخۆیەکان بڕوایان وابوو ئەو چەکدارە چینی و ڕووسی و قەوقازی و چیچانیانەی کە لە دەی نیسانی 2016 بڕیار بوو شەڕی بەشیر بکەن شەڕەکەیان پێش 4 کاتژمێر جێهێشت. ئەوەش بەشکانی چەکدارە ناوخۆیەکان لەو گوندە تەواو بوو. ئەم سیناریۆیەش بۆ شەڕی شنگال بە هەمان شێوە دووبارە بووە، چونکە شەڕکەرە ڕووسی و فەڕەنسی و ئەمریکەکانی ناو داعش سەرپەرشتی شەڕەکەیان دەکرد. بەڵام پێش چەند ڕۆژێک لە شەڕکردن چەکدارێکی بیانی 70,000 دۆلاری برد و هەڵهات. ئەمەش استراتیژی بەرگری داعشی بە تەواوی لەو شارە لاواز کرد بە جۆرێک بەرگەی یەک ڕۆژیان نەگرت. دۆڕان لەم شەڕە داعشی تووشی کێشە کرد و هەیمەنەیشکان، بۆ پێی شکانی داعش لە شنگال و بەشیر کە دوو ناوچەی استراتیژی بوون ئەم هێزەی لە پێشڕەوی وەستاند، دواتریش تووشی پاشەکشەی کرد. ئێستا چەکدارە بیانیەکانی ناو داعش گومانێکی زۆریان لەسەرە لە ئاسی ناوخۆی داعش، لەلایەکی تریشەوە کردەکانیان لە ناو موسڵ و ڕەققە و شارەکانی تر هێندەی تر باوەڕی خەڵکی بەم چەکدارانە لاواز کردووە، چونکە بەردەوام هێزێکی سەر بە کێشەن و سەر ئێشە بۆ خەڵک و سەرکرداتی داعش دروست دەکەن. بە گوێرەی زانیێرەکان ئێستا داعشە بیانیەکان دوای لە دەستدانی دەیان ناوچە لە سەدادا بۆ لە سەداسیان گەڕاونەتەوە بە وڵاتانی خۆیان. چەکدارە ناوخۆیەکانیش سەرکرداتی داعش دوای شەڕی موسڵ و ڕەققە بە گوێرەی پێشبینەکان دەیان کاتەوە شانەی نووس و شەڕی پارتیزانیان پێدەکات. بەڵام ئەوەی ئێستا بە گوێرەی زانیێرەکان لای سەرکرداتی داعش گەڵاڵە بووە ئەوەیە چەکدارە بیانیەکان کۆکاری زنجیرەیەک شکست و کێشەی ناخۆی بوون بۆ داعش گرنتی نییە دوای گەڕانەوەشیان بۆ وڵاتانی خۆیان کار بۆ گروپە بکەن. بۆیە سەرکرداتی داعش ڕەنگە هەر فۆکەسی لەسەر چەکدارە ناوخۆیەکانی خۆی بێت لە عێراق.